فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی ماوەی چەند مانگێکە زۆر بە چڕی ئێمە سەرقاڵی ئامادەکارین. خۆشبەختانە و خۆشحاڵانە ئێستا هەموو ئامادەکاریەکان تەواو بووە. ئێمە حەفەی مانگ کاتژمێر 4 لە تەلاری هونەر ڕێوڕەسمی دەستپێکی فستیڤاڵ بەڕێواچێ کە چەند چالاکێکی جۆراوجۆر لەو ڕۆژا لە خۆی ئەگرێ. دواتر لە هەژدەی مانگە 18 تا 22 لە 35 وڵاتی جیهانەوە بەرهەموو فلم هاتۆتە فستیڤالەکە و هاتۆتە کوردستان. 143 فلم نمایش ئەکرێ. لەو 143 فیلمە لە کاتژمێر 3 تا 1 شەو لە هۆڵەکانی سیتی سینەما فیلمەکان نمایش ئەکرێ. ئەتوان بڵم کاتیگۆریەکانی دابەشە بن بەسەر فیچەر فیلم، شۆرت فیلم و دۆکومنتری فیلم، ئەنیمیشن و سپێشەڵ سکرینیشمان هەیە. هەموو ئەوانەی کە باسم کرد هەم فیلمی ئینتەرناشناڵیمان هەیە، هەم فیلمی ناوخۆیمان هەیە، لۆکاڵیمان هەیە. جیاواز لە چالاکی نیشاندانی فیلم ئەم ساڵ ئێمە زۆر تەرکیزمان کردو ئەگەرچی ئێمە استراتیژێکی درێژخایانی فستیڤالەکە چۆن تەرکیز بکەینە سەر ئەوەی کە لایەنی ئەکادیمی و سازدانی کۆنفرانس و سازدانی وەرکشۆپ و پانێڵ و ئەمانە بەشێکن لە چالاکیەکانی فستیڤال کە لەم ساڵا زۆر بە باخێکی زیاترەوە تەرکیزمان لەسەر پانێڵەکان کردووە. لەسەر دوو کۆنسپت کارمان کردووە. بەشێک لە پانێڵەکان تەرخان بۆ کۆنسپتەکان کە یەکیان شێرپەنجەی زەویە، یەکێکیشیان لەسەر تراژیدیای کۆچە. بە شێوەیەکی گشتی لە 18 تا 22 ئەم چالاکیانە بەڕێوە چن کۆی پانەڵ و سمینارەکان لە بەیانیانە ئەکرێت لە سەعات 11. ئێمە وەکو فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی سیاسەتێکمان هەیە بۆ کارکردنی خۆمان، ئەویش ئەوەیە کە ئێمە چۆن بایەخ بدەین بە سینەما، بەهێنانی فیلم و چۆن ئەو ئاڵوگۆڕە کللتوری و پەیوەندیە دروست بکەین لە نێوان خۆمان و هونەرمەندانی ناوخۆ هونەرمەندانی ئینتەرناشناڵی. ئەمە بە شێوەیەکی گشتی کۆی بابەتەکانی ناو فیلمەکان ئەتوان بڵێم هەمە چەش نەفرە جۆرە لەبەرەوەی تەنها لەسەر یەک پرس نییە، چونکە دوجار هونەرمەندان ئەو بابەتانی کە کاری لەسەرەکەن کێشەن یان پرسی کۆمەڵایەتین یان پرسی سیاسین بە شێوەیەکی گشتی. بۆیە پێم وایە من ناتوان بە دیاریکرای بڵێم ئەمەنە ژمارە فیلممان هەیە لەسەر پرسیژن، بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی پرسیژن و دیاردەی تونند و تیژی کێشەکانی ژنان تەنها کێشەیەکی لۆکەڵی نین، بەڵکو لەسەر ئاستی دنیاە ئەم کێشەیەبوونی هەیە وەکو پرسێکی گرنگیش چاوی لێ ئەکرێ. پێم وایە ئەمە بەشێکە لە بایەخی سینەماکاران و فیلمسازەکان کە لەسەر ئەم پرسەکارەکەن و تیاشایەتی بەڵێ فیلمی تایە کە لەسەر پرسی ژنە و دەرهێنەرەکانیشیان ژنە و بەشێکی زۆری وەکەوەی کە ئەبینن ئەکتەریش ینی بە شێوەیەکی گشتی ئەنسۆری ژن لە کۆی ڕەگەزەکانی بەرهەمهێنانی کارێکی سینەماییە حزورێکی باشی هەیە و ئەم ساڵیش لە فستیڤاڵا بەڵێ بێگومان فیلمی تایەکە هەم لەسەر پرسی ژنە هەم دەرهێنەرەکەی ژنە. لە پاڵ سیاسیەکانە، لە پاڵ کارە میدیایەکانە، لە پاڵ کاری ڕێکخراوەیەکانە هەموو ژانرە جیاوازەکانی هونەر بۆ خۆیان بەرپرسیارەتی گەورەیان هەیە لە ئاست هەموو پرسەکانە، بە تایبەتی و پرسانەی کە کۆمەڵایەتی و کە سیاسین. بەشێک لە استراتیژی کارەکەی ئێمە و ئینتەرناشناڵی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە پەیامەکانمان بگاتە جیهان و سینەما دەواازەیەکی گرنگە، هۆیەکی گرنگە کە بتوانێت کێشە و پەیامەکان بگەێنێت. ڕێکخراوی خەڵک بۆ پێشدەدان لە فستیڤاڵی فیلم سلێمانی بە دوو فیلم بەشداریەک یەکیان بە ناوی شاراوە، یەکیان بە ناوی ماسکی چوارە. هەردوو فیلمەکە گەاندنی ئەو پەیامانەیە کە ژنان لە کۆمەلگای هەیەە بۆ ئەوی بە شێوازێکی تر بە ئەسلوبێکی تری بتوانین مسیجەکانمان بگەێنینە کۆمەلگا و بە تایبەتی ئەو مسیجانەی کە یاخود ئەو پەیامانەی کە پەیامی ژنانن. شاراوە باس لە نەبوونی ئایدنتیتی یاخود هەویە و پێناسەکە بۆ ئەو ناڵانی کە لە ئەنجامی دەستنێژی سێکسی و دروستە بن، بەڵام هیچ ئایدیا و هیچ هەویەکیان نییە. ماسکی چوارەم باس لەو گرفتانەکە کە ژنان لە کۆمەلگا هەیەە بۆ شاردنەوەی کێشەکانیان یاخود بۆ قوڵکردنی کۆمەلگا، یعنی کۆمەلگا ژن قوڵگا زۆر جارێ ماسک بۆشێ بەپێی ئەو پێوەرانە بڕوا بڕێەوە یاخود بەپێی ئەو پێوەرانە مامەڵە بکە هەسوکە کە ئەو لە پێش وەختا بۆی داناون. لەو خاڵە گرنگانی کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەدیوێکیان گرنگە و بەدیوێکیان کێشەیە. ئەویش ئەوەیە کە ئێمە چیرۆک و مەتریاڵمان زۆر زۆرە، بە تایبەتی و چیرۆکانی کە تایبەتن بە چیرۆکی ژنان. ئەم چیرۆکانە پرایوێستخراون و کۆمەلگا بەگشتی ئەگای لیان نیە یاخود متعاتفونیە لەگەڵ یان یاخود داپۆکیانێ ناکا بۆ چونکە ئەم چیرۆکانە شتی تری بۆ دروست دەکرێت بۆ کاتێک کە ژنێکە کوژێ یاخود کە
شتێک لە کۆمەلگا ڕۆبۆری کێشەیەکە بێتەوە چیرۆکی بۆ دروستەکەن لە پشتەوە کە ئەم چیرۆکە بۆ ئەو تێکگانی ئەو سوڕەیە یاخود بۆ قوڵکردنی ئەو سوڕەیە کە مشتەبع قوڵێتی بەڵام سینەما توانێت چیرۆکان بۆ خۆی بگەڕێتەوە سینەما توانێت ئازایەتی و قوربانیەکان بۆ خۆی بگەێنێ و لە هەمان کاتا هاوسۆزی دروستکە لەگەڵ کۆمەلگا بۆ ئەوی کە ئەم چیرۆکانە بەو شێوەیەی کەەوە پێش گێڕدراوەتەوە بەڵکو ئەمە چیرۆک ڕاستەقینەکەیەکە ئێمە لە ڕێگای کامێرا و وێن و زمانی تایبەتی سینەماوە ئەیگەڕێنەوە من بێگومان لەوە بە دڵنیایی پێدەڵێم کاتێک کە شتێک سیناریۆیەکە مثل یاخود خەریکی دەرهێنانی فیلمێکە بێ بیرکردنەوە بینی حتا دانانی ئەنگڵەکانی کامێرا زۆری فەرقا لەبەرەی من لە ڕێگەی هەموو ئەم پێگاتانەوە لە ڕێگەی وێنەوە جگەل لە زمانی کە سیناریۆگە یاخود کارکتەرەکە دیارەکەی پێڵێن لە ڕێگەی وێنە وتوانم شتێکی تر بگەێنم کەویش هەڵقوڵاوی ئەو دنیابینی و ڕوئایەیە کە من لە ئەنجامی کارکردنەوە یاخود لە ئەنجامی بەرکەوتنی ئەو چیرۆکانی کە ڕۆژانە بەر منەکەوێت ئەتوانم بە زمانێکی کاریگەردر بۆ زمانێکی خۆمانەتر یعنی ئەوەی ئیحساسی پێکەمەوەی کە من وەکو ژنێگەستی پێکەم ئەتوانم باشتر بگەێنم وێنەرەکان بە هەردوو ڕەقەسەوە